بەڕێزان بزانە سیرکە ژیان بەخۆشی و ناخۆشیەکانیەوە جوانە. یعنی مەسەلەن تێبینی بکە ئەگەر خۆشی نەبی با بڵێن ناخۆشی نەبی خۆشی نابی بە پێچەوانەشەوە ئەگەر خۆشی نەبی ناخۆشیش نابی. جا زۆر گرینگە لەوە تێبگەی هەموو شتێک بە خۆشی و ناخۆشیەوە جوانە. هەر خوای گەورە وای داناوە. وەرە تێبینی بکە بزانە تەمەشا ئاسنگەرێک ئەگەر بیوێ ئاسنەکە نەرم کاتەوە پێویستی بە چییە؟ پێویستی بە ئاگرە وایە؟ ئەی باش ئەگەر بۆی ڕقیکە با بڵێن ڕقی کاتەوە پێویستی بە ئاوە وانە؟ واتە بە ئاو و بە ئاگر بە هەردووچیان ئیتر دەرگەی دروست کردیە پەنجەرەی دروست کردیە ئەوە نیە خستیتە خزمەتی خەڵکیەوە. بە هەمان شێوەرە سیرکە ئەگەر بێت و نانەوەخانەیەک بیەوێ هەویرەکە نەرم بکاتەوە پێویستی بە ئاوە. ئەگەر بیوێ مەسەلەن ڕق و جوانی کە و بیخاتە خزمەتی خەڵکیەوە پێویستی بە ئاگرە. کاواتە بە ئاو و بە ئاگر توانی خزمەتێک بە خەڵکی بگەێنی بەرهەمێک دروستکە. زۆر گرینگە ئینسان لە ژیاندا ئاوا بیر بکاتەوە بە خۆشی و بە ناخۆشیەکانی بەرهەمێک دروست بکاتن بیخاتە خزمەتی خەڵکیەوە. جا زۆر گرینگە ئەتو ئەوە بزانی کە تەحەدی سەختی ئینسان دروست دەکا ڕوبەڕووبوونەوەی ناخۆشیەکان ئەتو پێدەگەێنی. وەختە کە ژیانت سەختە دۆخێکی نەخوازراوە هاتۆتە پێشەوە ئەو دۆخە نەخوازراوە ئەتو دروست دەکا ئەتو دەکە ئەکامل دەکا وا دەکە ئەتو بگەی ئامانجەکەت. خۆ زۆر جار خەڵکمان هەیە خراپەکارن دێن بربەستت بۆ دروست دەکان با بڵێن کۆسبوتەگەرە دەخەنە پێشت هەروەکو لە قسەی یوسف عەلەیهی سەلام هاتووە مەسەلەن برایەکانی چەند جار کۆسبوتەگەرەیان بۆ حەزرەتی یوسف دروست کرد وایە؟ بەڵام خراپەی برایەکانی بۆ هۆکارێک بۆی کە یوسف ببتە عەزیزی مسر. کەواتە زۆر جار خراپەی خەڵکی دەبتە هۆکارێک بۆیە تو بە ئامانجەکەت بگەی. بزانە تێبینیم کە ئەو پەیامە قورئانیە جوانیە چ شتێکمان پێدەبەخشی ئەومان پێ دەڵێ کە زۆر جار خراپەی خەڵکی دەبتە هۆکارێکە تو بۆیە بە ئامانجەکەت بگەی. هەر کەسێک کە خەمی هەیە ئەو قسەی لە برای خۆتان وەرگرن هەر کەسێک کە نائومێدە هەر کەسێک کە خەمی هەیە تەنها چیرۆکی یوسف بخوێنتەوە بەسە لەبەرچی لەبەرەوەی هەموو شتێکی تێدایە. ئەرێ یعقوب عەلەیهی سەلام 40 ساڵ لە چاوەڕوانی کوڕەکەیدا نەبوو ئەرێ بێئومێد بوو؟ ناخێر بێئومێد نەبوو ڕۆژ لە ڕۆژان بێئومێد نەبوو هەر بە پەرۆژ بوو ئەوەی کە جارێکی دیکە پێشاد بتەوە. ئەرێ یوسف 7 ساڵ لە زیندانی کرا بەبێ ئەوەی کە هیچ کاتێک با بڵێن تۆمەتەکەشی لەسەر ساغ ببتەوە تەحەمولی کرد تەحەمولی ئەو سەختەیە کرد باش نییە بێئومێد بوو؟ نەخێر. خوای گەورە دەفەرمی بزانە لە قورئاندا چ دەفەرمی فەئینە مەع العوسری یوسرا یعنی چی؟ یعنی لەگەڵ هەموو با بڵێن ناخۆشیەک خۆشیێکی لەگەڵە. جاوە خۆ لە قسەی یوسف لە چیرۆکی یوسف زۆر بە جوانی بەدی دەکرێت. بزانە لە ئاخیری چەند بەیەکتری شاد دەبنەوە بەیەکتری ئەوە دەبن و ئیتر ئەو دەبتە عەزیزی مسر باش نییە؟ وەرە سەیری چیرۆکەکانی دیکە بکە بزانە تەمەشا پێغەمبەر ئەیوب چەند ساڵ لە ناو جێکەت؟ زیاتر لە 20 ساڵ خێزانەکەی خزمەتی دەکرد لەشی هەموو کرمی لێداهات. پێغەمبەر یونس بە هەمان شێوە لە ناو سچی نەهەنگ بوو حوت بوو بەڵام ڕۆژە لە ڕۆژان نائومێد نەبوو لە ناو تاریکایی دەریا لە ناو ئەو سچی نەهەنگ هیچ کات نائومێد نەبوو. کەواتە نائومێدی شتێکە لە کاتێکدا ئەوەیە کە ئەتوو پشت بەخوای گەورە نەبەستی چونکە ئەوەت لەبیربی هەر کاتێک هەر مرۆڤێک پشت بەخوای گەورە ببەستی بڕواتان نەبی ناتوانانی نائومێد بی. ئەوە لە برای خۆتان وەرگرن.